ئێمە پێمان وایە کە ریفراندۆم ئەگەر بۆ ئەوە بێت کە ڕاگەیاندنی سربەخۆیی بەدوادا بێ پێویستە زەمینەسازی بۆ بکرێ و ئێمە وەکو هەرێمی کوردستان چەند ئاستەنجێک هەیە ئێستا کە ئەگەر بێت و لایەن نەبەین پێمان وایە ڕاگەیاندنی سربەخۆیی بۆمان سەروبەر ناگرێت. یەکێک لەوانە ئێمە پێویستە دامەزراوەکانی کە هەمانن و لە کار خراون یاخود زیانیان پێگەیەندراوە مەبەست پەرلەمانە حکوومەتە دامەزراوەکانی دی وەکار بخرێنەوە وە کارەکانی دیش ئەوەی کە بۆمان دەکرێت دەست و برد ئەوانش بە دامەزراوە بکەین هێزی پێشمەرگەمانە ئاسایشە کارەکانی دیکە و پاشان ئێمە لە ڕووی ژیان و گوزەرانی خەڵکەوە حقیقەت خەڵک زۆر ناڕەحەتە زۆر قورسایەکی زۆری لەسرە و ڕاپرسیش کە دەکرێت ئەویش دەکەوێتە سەر دەرەنجامەکەی بۆیە پێویستە هەرچی زیاتر خەڵک دڵخۆش بکرێت بە دڵگەرمانە بەرەو ڕاپرسی بچێ. ئێمە یەکگرتووی ئیسلامی کوردستان پرسی ڕفراندۆم و ڕۆیشتن بەرەو سربەخۆیی و سوودوەرگرتن لەو دەرفەتانەی کە هاتوونەتە پێش بەخۆ ئامادەکردن بۆ هەر ئەگەر و ڕوبەڕوونەیەک و پێناوا بە گرنگمانزانی بەڵام لە هەمان کاتیشا جەختمان کردەوە لەسەر ئەوەی کە ضروریە پێکەوە هەموو لایەنەکان کاری جدی بکەین بۆ چارەسەرکردنی قەیرانە سیاسیەکە و کارەکردنەوەی پەرلەمان و هەموو ئەو دامەزرا و مەسەلانەی کە پەیوەندیان بە قەیرانی سیاسی و هێڵ چارەسەر بکرێن.